بەهۆی بەرزبوونەوەی نرخی بنزین و دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستان بێبازاڕی ڕووی لە بنزینخانەکان کردووە. کارمەندانی وێستگەکانی دابەشکردنی بنزین دەڵێن ئەم چۆڵیی ئێستا پێشینەی لە ڕابردوودا نەبووە. پێشتر باشتر بوو تا حدێک ئەماتوانی بڵێن خەڵک بە ئەستێکی بەرز بنزینی تێ ئەکرد، یعنی ڕۆژانە هەبوو بای 20,000 30,000 هەبوو ئەو یعنی سارەکەی پڕەکرد بەردەوام. ئێستا کە بەو شێوەی ئاوە بەرز بۆتەوە کاریگەرێکی زۆری خسۆتە سەر هاوڵاتی بەڕاستی جێگەی نیگەرانیە. وڵای برای بەڕێزمە کامیرە بەڕێزەگەشتانەی بینێ زۆری فەرخانی لە سا بۆ هەفتا پێنج فەرقیە. کابرا پێشتر هابوون منە بای 50 تێگرە سا بای 25 تێگە، هەبوو پێشتر بای 20 تێگرە سا بای 5 تێگە، ساری وە هەیە لە بای 3000 بۆ تێگە، خۆ 3000ەکە ناشی گێنێتە ماڵۆ داماوە. یعنی فەرقی زۆر زۆرەگە بڵێ فەرقی نییە لە سا هەفتا بۆ هەفتا پێنج فەرقیە. چکاوە چۆڵیەکەی کە خۆتەی بینی کابرا نەمەعاشی هەیە نە هەموو شتێک گرانە، بنزینەکەشیان لەسەر گران کردووە، دۆلارەکەش بەرز بۆ تۆی کابراوانەی کە ماڵی بە قوڕای ژیرا بڕۆ بە خێراتی. ئەندامێکی لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پەیامی ڕاگەیاند بەشێک لە بازرگانەکانی سوتەمەنی و خاوەنی وێزگەکان لە ڕێگەی گروپێکی واتساپەوە قۆرخی نرخی سوتەمەنیان کردووە و لەگەڵ هەر بەرزبوونەوەیەکی بەهای دۆلار لە بەرامبەر دینار ڕاستەوخۆ ئەوانیش نرخی جۆرەکانی بنزین بەرز دەکردن. کەریم عەلی ئەندامی لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگا وتیشی بەهۆی کەمی و خراپی بنزینی 750 دیناریەکەوە خواستی شۆفێران بۆ بنزینی بازرگانی بەرزە و ئەمەش هۆکارێکی دیکەیە بۆ بەرزبوونەوەی بەردەوامی نرخی سوتەمەنی. شۆفێرێکی تەکسیش نیگەرانە لە بەرزبوونەوەی زیاتری نرخی سوتەمەنی دەڵێت پێچەوانەی بەرزبوونەوەی نرخی بنزین ناتوانین ئێمەشکری گواستنەوەی هاوڵاتیان بەرز بکەینەوە لەبەر ئەوەی هاوڵاتیش پارەی پێ نییە. بە بۆنەی بەرزبوونەوەی نرخی بنزینەوە هەمومان زەرمان کردووە ڕاستیەکەی، چونکە داخلی بۆ منە داخلی بەیەکێکەڵی 4000 بۆ شوێنەگەیان شتێک ئەو ئەکو جاران ئەڕوانێت کە نازانێت بنزینەکە 600 دینار بۆ 400 دیناریان 300 دیناری چۆتە سەر ئەو بیردەوە ناکاتەوە، تەنیا بیردەوە کاتەوە کە جاران بە 2000 بە 3000 ڕۆشتەوە بەو شوێنە. بەهۆی پاڵپشتینەکردنی حکومەت و بێدەنگی هاوڵاتیان چاوەڕوان دەکرێت نرخی بنزین کە جۆرەکانی نۆرماڵ و سوپەر 50 دینار و محەسن 25 دیناری چۆتە سەر زیاتر بەرز ببێتەوە. هوشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.